بەڵێ بینێرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ ئەڵلقەیەکی نوێی باسی هەڵبژاردن. خۆتان ئاگادارن ئەمە هەشتمین بەرنامەی باسی هەڵبژاردنە لەوەتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ کردووە. ئێمە مەبەستمانە لە باسی هەڵبژاردن زۆرترین کاندید، زۆرترین پارتی سیاسی بەشدار لە هەڵبژاردن و زۆرترین ڕای جیاواز بۆ ئێوەی بینەر بۆ ئێوەی دەنگدەر بگوێزینەوە و لە کۆتاییدا ئەوە ئێوەن بڕیار ئەدەن کە کام لە کاندیدەکان بە بەرنامەی خۆیان بە بەڵێنەکانی خۆیان قەناعەتیان بە ئێوە کردووە. خۆتان نەزانن ئێمە لە هەڵبژاردنە هەرێمی کوردستان کاندیدەکان بەرنامە و باس و بەڵێنەکانیان بۆ بەرەو بەغدا ڕۆشتنە، بۆ هەنگاونانە بەرەو پەرلەمانی عێراق لە بەغدا. بۆیە ئەمانەوێ بزانین ئەمان دید و تێڕوانینیان چییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، چۆن ئەڕوانە و کێشانەی لە ڕابردوودا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بووە. ئایا ئەو مافە خوراوانەی هەرێمی کوردستان، ئەو مافە خوراوانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە لای بەغدایە هەندێکی بۆ نمونە بیانووی دەستوری بۆ ئەهێننەوە، هەندێکی هەر بە بێگەڕانەوە بۆ دادگا، بە بێگەڕانەوە بۆ یاسا بە ئارەزووی خۆیان ئەنجامیان داوە. هەندێک لایەن باس لەواکەن کە بۆ نمونە کار بۆ ئەوواکەن کە پاشەکەوتی موچەش لە ماوەی 4 ساڵدا بگەڕێننەوە. هەندێک لایەن باس لەواکەن کە ئەوان نەک بە 12.67 بەڵکو بە 17% رازینین کار بۆ ئەوکەن بۆ ئەوەی 17کەش زیاتر بکەن. هەموو ئەمانە وەکو بەڵێنی جوانن، وەکو قسەی جوانن، وەکو دنیابینی و ڕوانینە ئاسۆ هەمووی جوانە، بەڵام قسەکە لەسەر ئەوەیە چۆن ئەیکەن، قسەکە لەسەر ئەوەیە بە چ میکانیزمێک، قسەکە لەسەر ئەوەیە عێراق کە لە زۆر بەشێکی زۆری کاندیدەکان من وێنەم لایە دوای پیشانی کاندیدەکانی ئەدەم، یعنی باس لەواکەن کە ئێمە دەست لە ناو دەستی یەک مەعەن للئەغلەبیە سیاسیە پێکەوە ئەمە کاندیدە شیعەکان وا بانگەشاکەن بەرەو زۆرینەی سیاسی لە عێراقێکدا کە هەنگاو بەرەو زۆرینەی سیاسیەنێت لە عێراقێکدا کە بڕیاریان داوە چیتر گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەرنەگرن یاخو ڕێژەیەکی کەم وەرگرن. هەر ئەمڕۆ دوێنێ ئەمە شتی کۆن نییە، چاوەڕێیەکرێ کورد بە مافەکانی خۆی شاد بێت. بێگومان ئەم کاندیدە بەڕێزانە ئەم شەو وەڵامی ئەم پرسیارە نادەنەوە. من ئەم شەو وەکو شەوانی دیکە 4 کاندیدی بەڕێز میوانمە. کاک نەوزاد ڕەسوول کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر، کاک غازی سەید حەسەن کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر، حسێن حەسەن کاک حسێن حەسەن حوسێن ناسراو بە هەڵۆ حەسەن کاندیدی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر، کاک چالاکی مهندیس کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر. کاک چالاک با لە تۆوە دەست پێ بکەم. وەکو لە پێشەکێکە ئاماژەم پێدا کورد پێت وایە کورد مافی لای دەوڵەتی عێراقیە وەکو دەوڵەتێک گەربڕوانین ئیتر چه حکوومەتێک چ کابینەیەک چ کەسێک سەرۆکایەتی ئەم کابینەیە کاکیە بێت ئەوانە کێن لە ناو پەرلەمانکەوە بنەوە. ئەم مافە بە تێڕوانینی ئێوە وەکو کاندیدێکی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر چۆن وەرەگیرێتەوە؟ سڵاو لە خۆتان و لە بینەرانتان، سڵاو ڕێزم بۆ هاوڕێیان لە ستۆدیۆ. بێگومان مافی کورد لە بەغدایە، هەموو مافە دەستوورەکانمان لە بەغدایە، بەڵام ماف چۆن دەستێنرێ؟ ماف نادرێ. بەڵێ ئەوە پندێکە حەقۆیە هەموو نەوەکانی داهاتوشمان ئەو شتەیە بزانێت کە ماف دەسەندرێ نادرێ. بەڵام چۆن دەسەندرێ؟ بەڕای ئێمە من وەکو کاندیدی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وەکو بزوتنەوەی گۆڕانیش ئەوە دەڵێم کە ئێمە دەبێ کەناڵەکانی خۆمان یەخکەین، ئێمە دەبێ پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە سیستەم بکرێ، دەبێ شاندی کوردی یاخو شاندی هەولێر دەبێ شاندێکی پرۆفیشناڵ بێ، شاندێکی لێزان بێ، شاندێکی دڵسۆز بێ، شاندێکی زیرەک بێ، لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستاندا بێ، بۆ ئەوەی ئەگەر هەڵەیان کرد لێیان پێچرێتەوە، ئەگەر باشیان کرد دەستخۆشیان لێ بکرێ. ئەرچی ئەو شاندەیە باش بچێ لە بەغدا مافەکانی کورد داوا بکە یاخود بیسەنێ. پەرلەمانتاران چییە؟ جەنابتان کە خۆتان ئامادە کردووە بۆ یۆک و
دەنگدەرانت متوانێت پێ بکەن بدنێرنە بەغدا ئەو مافانە چۆن وەرەگرنەوە هەرچی ئێمە وەکو پەرلەمانتار ئەگەر بچینە بەغدا و بینە پەرلەمانتار بێگومان ئەو ئەرکە ئەرچێکی قورسە ئەرچێکی نەتەوەییە نیشتیمانیە دینیە ئەخلاقیە ئەو سوێندێک کە دەیخۆین دەبێ جێبەجێ بکەین بە تایبەتی ئێمە وەکو کورد وەکو نوێنەرانی کورد کە دەچینە بەغدا دەبێ بە لەگەڵ هەموو بیر و بۆچوونە جیاوازەکانیش دەبێت لە کۆتایی تونێلەکەدا یەک ڕیزیەکی کوردیمان هەبێت بۆی هەمومان بەیەکەوە داوای مافەکانی کورد بکەین. سپاس دەکەم ئەمەی لە جەنابی کاکچالاکی مۆندیسەوە دەستمان پێ کرد مەبەستمە وردە دنیابینی ئێوە بۆ بینەران دەربخەین دواتر لەسەر وردەکاریەکان ئەوانەی ئاماژەت پێدا یەک بە یەک لە سەریانە وەستین. کاک هەڵۆ جەنابتان کاندیدی یاوپەیمانی دیموکراسی و دادپەروەرین لە پارێزگای هەولێر ینی زۆر جەخت لەسەر ئەوەکەنەوە وەکو حزبێکی نوێ کە ئێوە حزبێکی تەقلیدی نابن وەکو حزبەکانی تر نابن لە بەغدا مافەکانی کورد وەرەگرنەوە پێم خۆشە تێڕوانینی خۆت شخصی خۆت وەکو کاندیدێک ئەگەر ببی بە پەرلەمانتار ئەم مافانە چۆن وەرەگریتەوە بە ناوی خودای گەورە میهرەبان دیارە دوو تێڕوانینی جیاواز هەیە بۆ سندنەوەی مافەکانی گەلی کورد یاخود گەیشتنی گەلی کورد بە مافەنەتەوەییەکانی لە چوارچەوەی عێراق کە دوا لوتکەی ئەو سەرکەوتنەوە یاخود ئەو مافانە گەیشتنی گەلی کوردە بە سربەخۆیی و گەیشتنی گەلی کوردە بەوەی کە لە ئۆفیسی نەتەوە یەکگرتوەکان کورسی تایبەتی خۆی هەبێ و ئاڵای تایبەتی خۆی ئاڵای ڕەنجینی کوردستان لەسەر بینایی نەتەوە یەکگرتوەکان بشەچێتەوە. پێت وایە ئەمە لە ڕێگەی بەغداواکرێ دوو تێڕوانینی جیاواز هەیە بۆ گەیشتن بەو مافە. باش تێڕوانینێک هەیە پێی وایە دەبێ ئێمە بە شیکردنەوەی منتیق لە برا عەرەبەکانمان بگەێنین کە ئێمەش وەکو هەر نەتەوەیەکی دنیا مافی تاریخ و نووسینی خۆمان هەیە و پێویستە ئەوان ئەو مافە بۆ ئێمە بسەلمێنن و پێمان وایە ئەو بیر و بۆچوونە ئەو شەمەندەفەرە بە بەغداوە تێئەپەڕێ بەوێدا ئێمە دەتوانین. پێت وایە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان عەرەب ئەم مافە بۆ کورد بسەلمێنێ؟ بێگومان ناچارن پێویستە ئێمە بە منتیق بە شیکردنەوەی سیاسی پێیان بسەلمێنن چونکە ئەو عەرەبانەی کە دانیان بە مافی تاریخ خۆنووسین ناوە بۆ گەلی کورد کەم نین. تێڕوانینی چیتر هەیە کە پێی وایە بەڕکابەری لە دەرەوەی عێراق ئێمە دەتوانین ئەو مافە بەدەستبێنین کە بەڕاستی ئەوە لە مەیدانی کردەوەدا پراکتیزە کرا بەڵام سەرکەوتوو نەبوو و هەرێمی کوردستانی دووساری چەندین قەیرانی زۆر کردەوە. باشە کاتەکەت خەریکە تەواوە بێ وەڵامی پرسیارەکەی من نەدایەوە مافی کورد مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن لە ناو پەرلەمان وەرەگرن؟ لە ناو پەرلەمان بە هاوپەیمانی و بە تێگەیاندنی لایەنە شیعی و سونیەکان بەوەی کە کوردیش مافی خۆی هەیە و هاوڵاتیانی کوردستانیش وەکو هاوڵاتی سەرتاسەری عێراق دەرەزەدونین دەرەزەیەکن و مافی خۆیان دەبێت بۆ بسەلمێنرێت. سپاس کاکاڵۆ کاک غازی بێمە لای جەنابتان ئێوە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر ئێوە وەکو پارتی ئەزمونێکی تاڵتان هەیە ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقی و تەنانەت پەرلەمانتارەکانیشتان ماوەیەکی باش بایکۆتی دانیشتەکانی پەرلەمان کردبوو. قسەکەی من پرسیارەکەی من ئەوەیە ئێوە پێتان وایە لە ناو پەرلەمانی عێراق کورد یاخود پارتی بەتەنها ئەتوانێ مافەکان وەربگرێتەوە یانە بێ وەکو یەک تیمیش بکەن لەگەڵ لایەنەکانی دیکە بۆی زامنی مافەکانی کورد بکەن و بتوانن وردەوەریگرنەوە. سەرەتا سوپاس پارتی دیموکراتی کوردستان بێگومان کار دەکا بڕوای بەوەیە بەردەوامیش پێداگری لەسەرەوە کردووە گەر هەر هەڵوێستێک لە بەغدا هەبێت یەکگرتوو بن یەک دەنگ بین یەک ڕیز بین با ناکۆچەکانی ناوەخۆی هەرێمی کوردستان نەبینە ناوماڵی خۆمان لێرە نەبینە بەغدا لە بەغدا دەکرێت یەک تیم بین بە یەک دەنگ بە یەک هێزیش بکەین لە ناوەوەی کوردستانیش ئاساییە ئەگەر لە ڕابردوو بە یەک تیم و یەک هێزیش کرا ناخۆ بینیمان تەجروبەیەکی خراپ لەم بە تایبەتی لەم 4 ساڵەی ئەخیر لە بەغدا نوێنەرەکانی کورد تەجروبەیەکی خراپیان پێشکەش بۆ تەجروبە خراپەکەەوەی یەک دەنگ و یەکگرتوو نەبووین لە زۆر بواردا بە تایبەتی هەندێک لەو بە ڕێزانەی لە نوێنەرایەتی کوردیان کرد نوێنەرایەتی کوردیان نەکرد نوێنەرایەتی شخصی و بیر و بۆچوونی خۆیان کرد هەندێکیان ئەسڵەن لە بەرنامەی حیزبەکانیان لە بەرنامەی لایەنەکانیان لیستەکانی خۆیان دەرچوون وەکو فەرد تەسەڕوفیان کرد ئەم
ئینفرادکردنە ئەم دەرچوونە لە کاری گشتی زیانی بەسەرجەم پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا گەیان ئەمە کارێکی زۆر زۆر خراپە من ئەگەر بانگەشە بکەین بۆ هەربژاردن جیایە لەوەی ئێمە بین نقطە بێخینە سەرخاڵی کەم و کوڕیەکانمان لە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا هەولێر کەواتە ئەوانەیەتی کوردیان کردووە لە بەغا هەر لە سەرۆ کۆمارەوە تا بەڕێوەبەرێکی گشتی لە زمنیانە پەرلەمانتارەکانیش نوێنەرێکی باش و ڕاستەقینە نەبوون بێگومان ئێمە باش و ڕاستەقینە چۆنە ئێمە باش و ڕاستەقینە نا بەڵام ڕەنگە بەشێکیان نەیانتوانی بی وەکو پێویست ئەدای هەندێکیشیان هەندێکیان ئەسڵان لە چوارچێوەی ئەرکەکانی خۆیان دەرچوون ئینفرادیان کردووە لە تەسەڕف لە کارکردن لە بەغدا پێیان وا بوو ئەمە جۆرێکە لە مۆدیەکەی جارەوانە بێ من پێم وایە کورد ئەگەر بە یەکگرتووی لە بەغدا بێهێز و لاواز بێت ئەگەر دابەش بووین هەر ماڵوێرانە ماڵوێرانیشی گەورەیە بۆ کورد واتە بچووکترە بینەوە ئەگەر پەرتەوازە بێت ئەمە خۆ پێویست ناکە ئەمە هیچ حکمەتێک تێدا نییە کورد بە دابەش بوون لاواز بێت کورد بە یەکگرتووی بێهێزە لە بەغدا زۆر سپاس دابەش بێت خراپترە بێگومان دێمەوە لای ئێوەش کاک نەوزاد جەنابتان لەو خولەی کە ئێستا هێشتا تەمەنی کۆتایی نهاتووە پەرلەمانتارن ئێستا خۆتان کاندید کردوتەوە بۆی جارێکی تر بچنەوە بەغدا کاک غازی لە قسەکانی ئاماژەی بەوە داڵێت پەرلەمانتارانی خولی پێش و یاخود ئەگەر بەگشتی قسە لەسەر تەواوی خولەکان بکەین یەکدەنگ و یەکگرتوو نەبوون و نوێنەری شخصی و تا ڕادەیەک حزب و هەندێک جار لە بەرنامە و پرۆگرامی حزبەکانی خۆشیان هاتوونەتە دەرەوە تەفەڕود و تاکڕەویان کردووە لە ڕاستیدا من باوەڕم وایە پەرلەمانتار مەرز نییە ینی 100% پابندی حزبەکەی یان بیر و بۆچوونێکی دیاریکراو بێت پەرلەمانتار بە نوێنەرایەتی خەڵک دەچێتە ئەو مووقعە بۆیە دەبێت نوێنەرایەتی خەڵک بکە نەن نوێنەرایەتی حزبێکی سیاسی من نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوومە لە پەرلەمانی عێراق بەڵام لە ڕاستیدا بەرژەوەندی ملەتەکەم چی ویست بێت دەبێت ئەوەم کرد بێت و ئەوە بکەم نەک حزبەتی سیاسیەکە بۆیە ئەمە کەم و کوڕیەک نییە لە پەرلەمانتار ئەگەر پابندی حزبی نەبێت و 100% بیر و باوەڕە حزبەکان جێبەجێ نەکات تەنانەت ئەگەر حزبیش پاڵپشتی کردبێت چونکە مزداقیەتی خەڵک لەدەست دەدا متمانەی خەڵک لەدەست دەدا خەڵک کە دەنجی پێدەدا ڕاستە لە پرۆسی هەڵبژاردن کاندیدین لەسەر حزبەکان بەڵام کە دەردەچین و دەبینە پەرلەمانتار نوێنەری هەموو خەڵک دەبین بە بڕای من ینی ئەم جارە کە تیمی کورد دەچێتە پەرلەمانی عێراق بۆ خولی ئایندا ئەرچی زۆر قرس دەبێت لەبەر ئەوەی لە قۆناغێکی جیاواز لە قۆناغێکی هەستیار ئەم ئەرکە نیشتیمانیە پەرلەمانتاریە جێبەجێ دەکاتن بۆ نمونە ئێمە پێگەی کورد ئێستا لەناو پرۆسی سیاسی عێراق بە شێوەیەکی گشتی پێگەیەکی لاواز بووە بەهۆی ئەو بارودۆخە سیاسیە تازەیە کە هاتە پێشەوە مەبەستم ڕفراندۆم و لێکەوتە و دەرکەوتە و دەرهاوشتەکانی وای کردووە ئێستا لایەنە نیارەکانی کورد مەبەستم شارعی عێراقیە و شارعی سیاسی عێراقیە بە سونە و شیعە و هەموو لایەنەکانەوە کۆدەنگ بن یەکدەنگ بن لەسەر لاوازکردنی پێگەی کورد لە عێراق باشە کورد ئەوان کۆدەنگ و یەکدەنگ لە شقامی عێراقیش دژی کورد قساکەن بۆی دەنگ کۆبکەنەوە ئێوە بۆ نەتانتوانی کۆدەنگ و یەکدەنگ بن ئێمە دەبێت ڕێگر بۆ لەوەی کۆدەنگ و یەکدەنگ بن لە پەرلەمانی عێراق نەبوونی ئەو کۆدەنگ و یەکدەنگیە پەیوەندی بە گواستنەوەی ئەو ململانیە سیاسیە ناتەندروستەیە کە لە نێوان نایەنە سیاسەکانی هەرێمداوت مەرج نییە هەمیشە ئێمە پابند بین بە سیاسەتی حزبەکەمانەوە چکۆ ئێمە نوێنەری خەڵکین کەواتە ئەو پەرلەمانتارانەی لەوێن پابند بوون بە سیاسەتی حزبەکانیانەوە لە هەرێمەوە چۆن ئاڕاستەکرابن لەوێ هەنگاوێنەوە تەواوی دەکەم ئەم دۆخە ناتەندروستەی کە لە هەرێمی کوردستان هەبووە گواستراوەتەوە ئەمە یەکەم دوام ئێمە ئەوەندەی لە عێراق لە هەرێمی کوردستان بیری پەرلەمانتار بیری بەڕاستی کادیر لە لای چۆن دەڵی بیرکردنەوە و بەرژەوەندیە حزبیە تەسکەکانە ئەوەندە لە لای بەرژەوەندیە نیشتیمانیەکان نیە کاک غازی کاک نەوزاد لە قسەکانی ئاماژەی بەوە داوتی مەرج نییە تۆ لە هەموو شتێکە ینی بگەڕیتەوە بۆ حزب چکە تۆ نوێنەری خەڵک دەنگی پێداوی و ئاماژەشی بەوەدا زۆر جار کە لە کوردستانەوە پەرلەمانتارەکان ئاراستە ئەکرێن هەندێک جار واکا کە یەکدەنگ و یەکڕەنگ نەبین و ئەو ململانیە ناسیاسیە نادروستەی لە هەرێمەیە گواستراوەتەوە بۆ بەغاش پێت وایە پەرلەمانتارە بێ هەمیشە پابندی بڕیارەکانی حزبەکەی خۆی بێت
ئێمە هەمومان وەکو نوێنەری لایەنێکی سیاسی خۆمان هەڵبژار بێست ئەو ململانەی کاندیدەکان لە لیستەکانە لیستەکانی حیزبەکانە ئەگەر کاک نەوزاد بڕوای بەوەیە دەبای وەکو شخص خۆی هەڵبژێری بۆ ئەوەی لەوێ وەکو نوێنەری میلەتێک من کە لە نوێنەری لیستێکم نوێنەری میلەتێکشم ئەمە هیچ عیبی تێدا نییە تۆ لە ناو حیزبێک بی نوێنەرایەتی می بەس عیبە تۆ ئینفراد بکەی بە شیعاراتی ئەوەی کە نوێنەری سربەخۆیی خۆت دەپارێزیانی ئەلانی سربەخۆیی خۆت دەپارێزی لە بنەمانەتەوەیەکان لە بەرژەوەندێک گشتەکانی ئەمە خراپە یان بەبێ پاڵپشتی حەزب پێت وایە کەس بتوانێت بچێتە پەرلەمانی عێراق تا ئێستا لە کوردستان و لە عێراق لە ڕۆژهەڵاتیش تقریبەن زۆر بە دەگمەن ڕێک دەکەوێت کەسێک نوێنەرێک بەتەنیا وەکو خۆی بتوانێت ئەم دەنگە زۆرە بێنێ بچیت نوێنەرایەتی میلەتێک بکە لە ناو پەرلەمانی سیاسی هەیە کە دژ بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان هەنگاو بنێت و پەرلەمانتارەکانی ئاڕاستە بکات بۆی هەندێک جار پەرلەمانتار لی بچێتە دەرەوە بە قسەینەکە دیارە پەیامەکە نەگەیشت من مەبەستم ئەوەیە ڕاستە ئەو کاندیدانەی ئێستا لەسەر هەر یەکە لەسەر حزبی وەکو قوارێکی سیاسی خۆیان کاندید کردووە بەڵام کە دەردەچن لەو ساتە وەختەی دەبنە ئەندامی پەرلەمان دەبنە نوێنەری خەڵک نابێ پابند بن بە بیرروبۆچوونە تەسکە حزبیەکانەوە بۆ نمونە من لە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتی خۆی کاندید بووم کە چوومە پەرلەمانی عێراق بۆ من عیبە بۆ من شەرمەزاریە تەنها داکۆچی لە بیرروبۆچوونەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم چونکە نوێنەرایەتی خەڵک پێک دێ لە هەموو چین و توێژەکان پێک دێ لە هەموو تاک بە تاکی ئەم کوردستان دەکەم کاک چالاک لە قسەکانی پێشتر ئاماژەت بەوە داوتت مافە سەندرێت پرسیارەکە ئەوەیە پەرلەمانتاری خولەکانی پێشوو بۆ نەیانتوانیەوە مافە بسەنن کاک نەوزاد ئاماژەیەکی سەرەتایی پێدا ناکۆچی هێزولایەنە سیاسیەکان لە ناو کوردستان هۆکاری سەرچین بۆ ئەوەی کە ئەو مافانە نەسەندراون تۆ مەسەلە کوردیەکە هەیە بابەکە و حەوت کوڕەکە ئەگەر هەموو بەیەکەوە بن بەهێزن ئەگەر هەرێکە و بەتەنیا بێ لاوازن کەواتە کورد لە بەغدا کەرت کراوە و پەرت کراوە و لی دراوە کورد لە هەولێرەوە پەرت کراوە بۆیە لە بەغدا لاوازە ئەگەر لە هەولێر پەرت نەکرێ ئەگەر خیتابێکی نەتەوەیی کوردیمان هەبێ ئەگەر خیتابێکی نیشتیمانیمان هەبێ هەمومان کار بۆ ڕازگۆ بین لەگەڵ ئەو خیتابی خۆمان بێگومان دەتوانین لە بەغدایە گرتو بین کاکەڵۆ بۆچی نەماتوانێت خیتابێکی وەکو کاک چالاک ئاماژەی پێدا خیتابێکی یەکگرتومان هەبێ خیتابێکی نەتەوەییمان هەبێ وەکو لە شەوانی ڕابردوو ئاماژەیان پێدا پاکێجێکمان هەبێ کە بەرژەوەندی استراتیژی و بەهاباڵەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تیابێت و بەوە بچنە بەغدا نەکەر یەک بچێت و وەکوێکێک لە وڵاتەکانی ئاماژەی پێدا بەفرە کوێخایی بێگومان هۆکارەکەی دیار و ڕوونە لەبەر ئەوەی بەرژەوەندی حزبی ئەخرێتە سەروی بەرژەوەندی نەتەوایەتی هەموو حزبەکانیان حزبێکی دیاریکراویان دوان زۆربەی حزب و ڕێکخراوەکان بەرژەوەندی تایبەتی خۆیان لە سەروی بەرژەوەندی گشتی دائنێن هەر ئەوەشە بۆتە هۆی ئەوەی کە کورد لە بەغدا نەتوانێت مافەکانی گەلی کورد دەستەبەر بکە بۆیە پێویستە لەمە دووە لە هەرێمەوە یەکگرتووی خیتابی کوردی دەست پێ بکە و لە بەغدا ڕەنگ براتەوە ئەگەر وانە بێ ئەگەر وانە بێ بێگومان کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان بە دەنجی خۆیان سزای ئەو لایەنانە ئەدەن کە لە بەرژەوەندی نەتەوەیی گەلەکەیان لە بەغدا کار ناکەن سپاس دەکەم کاغازی بۆچی نوێنەرانی کورد مەڵێ زۆربەی حزبەکان کاکەڵۆ زۆربەی حزبەکان بەرژەوەندی حزبی و کەسیان خسۆتە سەروی بەرژەوەندی گشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بۆچی ئەمە کراوە ئێوە وەکو خۆتان وەکو پارتی بۆچی ئەمەتان کردووە من وەکو غازی قسە دەکەم چکە گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان بەڵام نوێنەرایەتی پارتیەکەیت و کاندیدی پارتی لەبەر ئەوەی من نوێنەرایەتی ئەم لیستە دەکەم کار دەکەم لەم لیستە و پێچوانێ و برادەرانە بیر دەکەمەوە چۆن من ئەگەر بزانم حیزبایەتی شەرمەزاریە وەکو کاک نەوزاد گوتیان ئەگەر خیتابی نەتەوەی و نیشتیمانی نییە بۆ خۆم هەردەبژێرم بۆ دەسمە بەغدا لە پێناو پارە و مەسلحەت دەسمە بەغدا کاکچالا گوتی لە هەولێرەوە ئێمە کردراوین من دەمەوێت جواب ئەگەر وایە بۆ ئێمە خۆمان هەردەبژێرین و کاندێت دەکەین و شەو ڕۆژ لە ماڵان دەگەڕین و
کە ئەم گوتارە نییە کە ئەم گوتارە نیشتیمانی و نەتەوەی نییە حیزبایەتی شەرمەزاریە من دەبی بچم نوێنەرایەتی خۆم بکەم ئەمە تێگەیشتنێکی هەڵەیە لای خودی خۆمان یەک وەکو کاندێدەکان دوو تێگەیشتنێکی خراپتر لای هاوڵاتی و دەنگدەر دروست دەکەین بێسیقەی بێمتمانەوەی کاندیدەکان ڕۆڵیانەیە لەوەی هاوڵاتیان ڕوونەکەنە سندوقەکانی دەنگدان من خاوەنی گوتارێکی نیشتیمانی نەتەوەی زۆر ڕوونین لە لیستی پارتی دیموکراتی کوردستان کاریشی ئەمەی گومان بکە ئەو کاندێدە بەڕێزا ئەو هاوڕێ بەڕێزانە گومان دەکەن کە هەبێتن کەواتەکەنی یەکەم جار تۆ دروستی کە دوای ئەوە بڕۆ ناو بۆچی تۆ گومانەکەی کاک چاڵ ئێمە دەڵێن هەیە و ئیشی لەسەر دەکەین لە واقع حالدا وەکو دیفاکتۆیەک ئەو پەرتەوازەیە لە خیتابی کوردیدا هەیە لە هەولێر کێ بە دەرەجەیەک بەرپرسە لێی ئەمن ڕێزم هەیە بۆ قسەکانی کاک غازی حزبی یەکەم لە کوردستان بەرپرسیارەتی یەکەمی دەکەوێتە ئەستۆ مەبەست پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی گەورەی دەکەوێتە ئەستۆ لەو ئەو بەرپرسیارەتیە چێکە پارتی لە ئاستی نەبووە بەڵێ ئەو بەرپرسیارەتیە چێکە وەکو حزبی یەکەم کەوتۆتە ینی کەوتۆتە سەرشانی و لە ئاستی نەبووە نەیتوانیوە یاخود مبادرەی نەکردووە بۆ ئەوەی خیتابێکی یەکگرتووی کوردی هەبێ بە دەرەجەی دوو بەڵێ بە دەرەجەی دوو کێ بەرپرسە بە دەرەجەی دوو هەڵبەتە ئەو دوو حزبەی کە لە حکومڕانیدا یەکێتی و پارتیش بەڵێ یەکێتیدا مەسئولە بەرپرس ئەو بەرپرسیارەتی کاک چالاکەی خاتە ئەستۆتان بەقەدری ئەزانن یان بە حەقی ئەزانن من نەموتووە حزبایەتی شەرمەساریە وتومە کە لە حزبێکەوە دەرچوون بووینە پەرلەمانتار و لە سەر کورسی پەرلەمانی عراق دانیشتین بە تەنها حزبایەتی بکەین و نوێنەرایەتی حزبەکەمان بکەین شەرمەزاریە دەبێت ئێمە نوێنەرایەتی خەڵک و بەرژەوەندەکانی خەڵک بکەین باش ئەوە بیر و بۆچوونی خۆمەوە پێداگریشم بەسەر ئەم بیر و بۆچوون باش لەسەر مەسلەی ئەو پرسیارێکە کرا چێ بەشدارە و چێ بەشدار نییە و چێ بەرپرسیارە و چێ بەشدار ئەڵێ بە دەرەجەی دوو ئێوە وەکو یەکێتی بەرپرسن من باوەڕم وایە لە هەرێمی کوردستان مۆدلێکی خراپی سیاستکردن مۆدلێکی خراپی حزبایەتیکردنمان پیشانی خەڵک داوە کی ئێوە ینی هەمووتان هەمووی پرۆسەی پەروەردەکردن لەناو حزبی سیاسی پرۆسەیەکی ناتەندروست بووە و پرۆسەیەکە تا سەر ئێسقان شایانی ئەوەیە ڕخنەی لێ بگرین باوەڕم وایە لەم قۆناغە سەختە کە ملەتەکەمان تێدا دەشی پێشمەرگەم کە سوکاری سەربەرزی شەیدان زیندانیانی سیاسی زیندانیانی سیاسی ناوخۆ کرێنشینەکان خەڵکی هەژار کاسبکار هەمووی لە دۆخێکی ئابووری خراپ قەلق دەژین ئێمە وا پێویست دەکا هەمومان ئێوە کەم تەرخەم بوون بەرامبەریان هەمووان وەڵامی ئەوە پرسیارە کەم تەرخەم بوون لە ئاستیان پێش هەمووان حزبەکەی من و ئینجا حزبەکە لە بەرامبەر ئەو خەڵکە سەربەرزە داوای لێبوردن بکەین و بڕیار بدەین بە سیاستێکی نوێ بە بیرکردنەوەیکی تازە داخلی ئەم پرۆسەی هەڵبژاردن و داخلی کاغازی بە دەرەجەی یەک کاک چالاکیەوەی تۆمەتبار کرد با من دووباری نەکەمەوە پرسیارەکە چکە زاتێ ناگەم ئەدی ئیشی کاک چالاک وەکو حیزبێکی سیاسی لە کوردستان چییە؟ پارتی وێچێتی خراپن تۆ بۆ باشن نەکرد تۆ بۆ چاچی ناکەی بۆ ئەم گوتارە دروست ناکەی بۆ نوێنەرایەتیشی باشی خەڵک ناکەی تۆ حیزبێکی تازە دروست بووی لە ڕەتفعل کاغازی ئەوان نوێنەرایەتێکی باشی خەڵکیان نەکردووە لە بەغدا گۆڕان ئەوان دەڵێن هیچی باش نەکراوە کەواتە ئەوان هەر نایان ئەو باسی ئێواکەن ئەوان باسی خۆیان ناکەن ئێستا پرسەمەڵی گۆڕانم شتانی کردووە لە پارتی ئێمە وەکو پارتی بە ئەو پڕی قەناعەتەوە ئەوەی لە شانمان بووە هەوڵمان داوە تێکۆشاوین بیکەین شەرنی هەمومان بە تەواتی کرد کاتە کاک چالاک غەدرتان لە یەکا یا چی من جوابەکەم بۆ کاک چالاک ئەوەیە کە تۆ باشە کە تۆ هاتووی بەدیلی پارتی وێشێتی بۆ نمونە تۆ دەڵێ ئەم دوو حیزبا لە دەسەڵاتن خراپیان کردو هیچیان نەکردو باشە تۆ دەورت چیە کە دروست بووی نەتوانی شتێک چاک بکەیەوە ئەگەر بەدیلێکی مردووی بۆ دەبی کاکەڵۆ بۆی حەقی تۆش نەخۆم ئێوە خۆتان بە بەدیلی ئەم پارتە سیاسیانەی ئێستازان و بەنیازن بچنە بەغدا ڕۆڵێکی جیاوازتانە بێ ئێمە وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری خۆمان بە بەدیلی هیچ حیزب و ڕێکخراوێکی سیاسی نازانین دژی هیچ حیزب و ڕێکخراوێکی سیاسیش نین قسەتان لەسەردایان چییە؟ ئەجندا و بەرنامەیەکی نوێمان هەیە قسەتان لەسەردای حیزبەکان چییە لە بەغدا؟ وەڵا ئەجندای حیزبەکان دیارە هەموو جارێ لە هەموو خولەکانی پەرلەمان ئەزمونێکی خراپ پیشانە دەن ئەیانەوێ ئەو ئەزمونە خراپە بکەنەوە ئەزمون بۆ جارێکی تر هەموویان زۆربەیان بڵێ سوپاس دەکەم بەڵێ ئێمە وەکو ستافی و هاوکارانی باسی هەڵبژاردن ڕای کۆمەڵێک هاوڵاتیمان وەرگرتووە بۆی هاوڵاتیان بێنە ئەگەر ئیجازە هەبێ من یەک تاقیبی بچووکم هەیە زۆر بە کورتی فەرموو ئەمە لە مەیدانی عەمەلدا لە 2013 پاش
هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان بەڵێ بڕیارمان دەبچێ ناو حکمەوە لەسەر زاری ڕێخەری گشتیمان ڕەوانشاد نەوشیروان مستەفا گوتمان 4 ساڵی ئارامیمان دەوێت بۆ ئەو وڵاتە 4 ساڵی ئارامی بە معنای ئەوە نییە من بە مەرجەکانی پارتی دیموکراتی کوردستان یاخود بە مواسفاتەکانی ئەو ڕازی بم مەبەستەکەیمە ئەوە بوو لەو 4 ساڵەدا ئێمە هێزە کوردیەکان لێک نزیک بنەوە هەر هەموو هێزە سەرچیەکان بەشدار بن مەسئول بن لە ئیدارەکردنی ئەو وڵاتە هەر کەسە و بە گوێری ئەمە ڕەبتی چییە بە بەغداوە بەڵێ تۆ کە توانیت لە وڵاتی خۆت ئارام بی تۆ لە ماڵەکەی خۆت ئارام بووی دەتوانی لە لای جیرانەکەشت ئارامی دەتوانین لە کارەکەشت لە بازار سەرکەوتوو سپاسەکەم ئێمە لە ناو ماڵی خۆمان ئارام نەبوو بە یارمەتیتان ئەچینە لای ڕاوبۆچوونی هاوڵاتیان سەبارەت بە ئێوە سەبارەت بە هەڵبژاردننی داهاتوش بە ئەو بۆچوونانە وەرگین دواترت بێگومان دێمە وڵاتان بۆی قسەی خۆتان بکەن فەرمون هاوڕێیان دەتوانن پیشانی ئێمە و بینەرانی بدەن خۆ یەک ڕێزین ناوماڵی کورد زۆر ئەساسە بۆ گۆڕانکاری ئەو جار دیفاعکردن ینی لە پەرلەمانی عێراق ئەو پەرلەمانە کارانی کە دەچن ناو ینی پرۆسەی هەڵبژاردنی انتخابات دەبێ هەوڵی جێبدی بدەن ینی بۆ ئەوەی کە یەک ڕێز بن لەوێ یەکدەنگ بن بتوانن ینی مافەکانی کورد بەدەست بێت حکوومەتە عێراقی چ گۆڕانکاریەتی داناکەدە چونکو حکوومەتاوێ و یا بەریوێ چ گۆڕانکاری نەکرد ئەف حکوومەتە بەریوی یا بەهێز بن و کە حکوومەتە عێراقی خوب هێز بزانێتن و چ گۆڕانکاری نەکە هیویا من ئەوە حکوومەتە هەرێمە کوردستانی پشتە سەخاڵا ڕێفراندومێ و سەربەخۆی بکەتن دینا من ئەس نابینم چی گۆڕانکاری بێ نەکردن چونکە عەرەبا بە کلتورەکە فەرهەنگەکە ناوخواندا هەر کەسێک زیاتر دژاتیا کوردان بکەتن ئەلوێرە زیاتر دەنگا دوودەستخۆڤینیتن ئەس هیویدارم لێ لاانên مەین کوردی هەموو پێک بە یەک دەست یەک ڕنگ بچن بەڕەوانیە لە کووردا بکەن بەدڵنیای ئەو جارێ هەوڵ بدەن هەموو خەڵکی کوردستان بێکرا بچن لەسەر سنووقەکانی دەنگدان دەنگ بدەن بە کورد هەر نوێنێرەیان هەردەبژێنن ئازادن بەڵام دەنگ بدەن داننیشتن لە ماڵەوە دەنگ نەدەن چکە دەنگەکانی ئەوان دەتوانن کاریگەر بێ لەسەر عێراق پێشبینی ناکەم هیچ مفاک بۆ ملەتی کورد تێدا بێت چکە ڕۆژ بۆ ڕۆژە بەرەف خراپتنا و کابینا بێتش دلوان کابینا پێشبینیا من دێ خراپتر و ملەتی کورد تا کارێکامە ئەوە بریارە سەر بخۆی بۆ هەرێما کوردستانی بێدەدان ژلای جەناب سەرۆکی و سەرکرداتی کوردستانە ئاخرە زۆرمان دیکاکە یعنی سیقینەمە بەغدا ڕاستی ئەگەر ئیشەکی بە کوردی هەبی دێتە پێش بە زوانی بەس ئیشەکەی تەواو بوو دوایە پشتمان تێ دەکات چی خراپە یعنی ئەوەمان لەگەرەکە بەس ئیشاڵە ئەو جارە یعنی باشترەبی لە پێشە چ گۆڕانکاری حکوومەتە عێراقی نانەکردن چونکی ئەو کەسانی کو ئەوروکە حکوومەتە عێراقی ڕێبەت بن هەمان عقلیەتە شوفینیا عێراقیا بەرەیە و مەرەمەوە قڕکردن و نەمانە کوردایە چەند خۆڵە دیتیتن ئەو ئەندام پەرلەمانانە لە وەختی بانگەشەی ئەرێ ئەو هاکەم و مافی کورد بەرجەستەکەم لە بەغدایە نەمدیتە هیچ ئەوەی کردیتیان هەر کەسەیە چیتە پەرلەمان و هەر کەسەی لەوێ جیرفانی خۆی پڕەکە و مانگانە پارەچی خەیاڵی وەرەگری و هیچ نەدیتیانی هیچ لۆ کورد بکرێ هەڵبژاردن کاتێک گۆڕانکاری تابێ کە کورد بەس قورسایەکی گەورە بچێتە پەرلەمانی عێراق بە تایبەتی لە ناوچەدا بڕێنەوەکان کورد دەنگی خۆی بێرەوە قورسایی خۆی هەبێ کاتێکیش گۆڕانکاری دروستە بێ کە ئەو بەند و یاسانی کە لە دەستوری عێراقدا چەسپاون لە بەرژەوەندی میلەتی کوردن ئەو بەندانە یاخودە و مادانەی دەستور جێبەجێ بکرێت من هیچ گەشتبینیم بە حکوومەتی داهاتی عێراق چونکە لە پێشتر ئەمە و چەندینی لەم شێوەیە بینی وانە هەستمان پێ کردووە بۆی هیچ گەشتبینیم بە حکوومەتی داهاتی عێراق و داواش لە هەموو حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەکەم بە یەک دەنگ بە یەک گوتار بە یەک ڕەنگ ئەگەر شتێکی بەناوی بەشداربوون لە حکوومەتی داهاتی عێراق بوون یەک دەنجی خۆیان بپارێزن لە بەرامبەر پرسەنەتەوەی نیشتیمانیەکان خاوەن یەک هەڵوێز بن یعنی زۆر سقم بە بەغدایەنەمانە لەبەرەوەی یعنی کو دەرێم ئەو هایە گەر ئیشەکی بەمەبی بە کوردی خۆی دینیتە پێش دەرێ ئەوها دەکەمەوە دوایش کە ئیشەکەی جێبەجێ کرد تەوا واز دەینی ینی پشتمان تێ دەکاتەوە بەس ئینشاڵڵا ئەو جارە بە تەمای خۆی گەورەی ئینشاڵڵا باش دەبێ ئەو جارە
بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامی لە باسی هەڵبژاردن ئەوەی بینیتان ڕاو بۆچوونی هاوڵاتیان بوو سەبارەت بە داهاتووی عێراق سەبارەت بە کاندیدەکان سەبارەت بە نێوماڵی کورد سەبارەت بەو تیمەی کە ئەڕواتە بەغا دیارە هەموو شەوێک جەخت لەسەرەوەکەن و داوە لە کاندیدەکان داوە لە حزبەکانەکەن یەک ڕیز بن یەک دەنگ بن یەک گرتو بن باسییان لەوە کرد کە عێراق خۆی بەهێز دەزانێت ئەوەی ئەوتێک کە عێراق مامەڵەی برا و دۆڕاو لەگەڵ هەرێمی کوردستانەکە یەک دوو کەسیان وتیان هیچ گۆڕانکاریەک ڕوونادا کەسێکیان وتی پێویستە بچین بەرەو دەنگدان یەکێک گوتی بەغدا سیقەی نەماوە یەکێک گوتی هەمان عەقڵیە دەچێتەوە حکوم لە بەغدا ینی گەشتبینی بەدی ناکەین لەو پرسەکە نەوزاد گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم لە یەک خولەکە ڕای خۆت بڵێ لەسەر قسەی و هاوڵاتیانە و جەنابتان پەرلەمانتارن لایەزال و بەنیازن دووبارە بچنەوە بەغا یانی یەکێک لە بەوانە وتی لە کاتی بانگەشە تەبەن ئەم پرسیارم بۆ ئێوە شەبێت لە کاتی بانگەشە دێن بەڵێنە دەن قسە ئەکەن بەڵام دواتر هیچیان لێ نابینین تەنها گیرفانی خۆیان پڕەکەن لە ڕاستیدا ئەم وێنەیە خراپە کە لەسەر بەرپرس لەسەر پەرلەمانتار هەیە دەرەنجامی ئەو سیاسەتە ناتەندروستەیە کە لە هەرێمی کوردستان لایەن حزبە سیاسەکانەوە بەرجەستەیە ڕەنگە ینی پەرلەمانتاری باش پەرلەمانتاری با بڵێن دەست پاک داوێن پاک بەڕەوشت بوونی هەبێت ئێوە چەند پەرلەمانتارن وەکو کورد لە پەرلەمانی عێراق بەڵام لەو 65 چەند کەسی لە ماوەی ئەم 4 ساڵەیە بەشداری ئاکتیڤانەی هەبوو ناوم پێ مەڵێ ژمارەم پێ بڵێ یان چۆن ژمارە ئەوترێت بن داتایەکم لایە باس لەوەکە ئاڵێ لە کۆی 65 پەرلەمانتارەکە زۆربەی کات 45 یان بێدەنگ بوون ئەوەی قسەی کردووە نزیکی 10 پەرلەمانتار 12 پەرلەمانتار وایە ئەوانیە دەتوانین بڵێن من مەحزەری خیاباتەکانیشم لایە کە چەند کەس چۆتە ژوورەوە چەند نەچۆتە من بە بیرروبۆچوونی خۆم لەو 65 نزیکەی چل پەرلەمانتار لە چکە دەرکەوتنیش ینی جۆری هەیە تۆ لە ناو پەرلەمان جیاوازە وەک لە دەرەوە لە پەرلەمان چۆن کە تۆ ئێستا بۆ نمونە تۆ تەماشای ئەگەر پرۆتۆکۆلی پەرلەمان دەکەی ئەو مداخەلانەی کە کراون من ئایا چەند مداخەلەم کردەوە جەوهری مداخەلەکانم لەسەر چی بووە من وەکو خۆم ینی لەسەر ئەو مافانەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانە بووە لەسەر موچەی فەرمانبەران و لەسەر ئەو کێشانەی کە لە ڕووی دارایی و ڕوبەری خەڵکی کوردستان بووە بەشداریم کردووە بەڵام پەرلەمانتاری شێ باس لەوە مافی زۆر خاکی بۆ کە چۆتە پەرلەمانی عێراق بەهۆی سەیاری در و جامی ڕۆژەوە وڵاتیان دەستیشان پێناگە ژمارەشی گۆڕیوە ئەگەر ژمارەکەی خۆشی بزانین تەلەفۆنی بۆ بکە یەکێک جواب بداتەوە لە ببوورە سەرقاڵە ببوورە لە کۆبوونەوەی ببوورە مەجالی ئەمە وایە کاگەر پێشنیارێکم کرد لە کەناڵ بۆی زۆر بە وازحی بیگەێنم من وێنەم لایە بە وێنە لامە پەرلەمانتار هەیە پۆستیشی هەیە لەوێیە حزوری هەبووە ئەبێت دەرگای سیارەکەی بۆ بکرێتەوە اینجا دابەزێ خۆی دەست بۆ دەرگاکە نابە ڕەنگە هەبێت بەڵام دەمەوێت قسەیەک بکەم یعنی زۆر زۆر گرنگە ناوەندێکە بێت لە هەرێمی کوردستان ئەو ناوەندە ئەعلامیە ناوەندێکی ئەکادیمیە هەر زۆرێکە چاودێری کاری پەرلەمانتاری لە عێراق بکە بۆ ئەوەی بەڵێ سوپاس دەکەم ڕێک ئەو پرسیارە لە کاغازیەکەم کاک نەوزاد وتی ناوەندێکە بێت چاودێریان بکات من بچووکتری یەکەمەوە بۆ ئەوەی بیکەم بە ئەمرێک بە مەسەلەیەک کە ممکن بێت حزبەکان ناتوانن مانگانە 2 مانگ جارێ 6 مانگ جارێ پەرلەمانتارەکانیان ناچار بکەن بڵێن بێ زەحمەت بەرهەمی ئەم مانگە چی بوو لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بۆچی ماوەیەک جارێ ئەڵێ فلان کەس تۆ وەرەبزان بەرهەمت لەم فترەیە چی بووە حزبەکان بۆ ناتوان نەمە بکەن یان ئەوانیش پێیان خۆشە کەسێک بنێرنەوەی کە بێدەنگ بێت و هیچ نەڵێ منەوەی دەبینم کاک نەوزادەوەی باسی کرد ئێمە حکومەت و پەرلەمانمان هەیە خۆ دەکرێت ئەوان ئیلتیزام بە حکومەت و پەرلەمان بزەم لە فترەی ڕابردوو کۆبوونەوەاتیش کرایە بەڵام هەندێک لە ئەندام پەرلەمانەکان ئەسڵەن اعتراف بە حکومەت و پەرلەمان و بە هیچ مؤسسە و هیچ حزبێکی کوردستانیش ناکەن نوێنەری حزبەکەی خۆشتی اعتراف بە حزبەکەی خۆشی ناکە لە ژێر دروشم و ناوی جیاجیات ئەم قسەی ئەم هاوڵاتیانەی دەکەن قسەی زۆر زۆر ڕاستە نەمویان نادەم بە گشتی ئێمە قسە دەکەین ئەنی خەڵکی باشەیە کە ئەندام پەرلەمانی زۆر ئەکتیڤیش بەڵام هاوڵاتی ڕاست دەکات زانی بۆ لەبەرەوەی کە کەسێک بۆ ئەندام پەرلەمان دنیای لێ دەگۆڕێ ئەمە زۆر زۆر خراپە چییە ئەندام پەرلەمانە دەرێ ئەترا بە حیزبەکەی خۆم ناکەم جای اعترافی چۆن بە هاوڵاتی و ئیفاد و ئەم شتانش دەوری هەیە کە گەیشتە بەغدا پێی وایە دنیا گۆڕای تر تەواو ئەمە تێگەیشتنی هەڵەیە لە ئەرک و وەزیفەی پەرلەمانتاری ئەرک و وەزیفەی پەرلەمانتاری ئەرکێکی نیشتیمانی ئیلتیزامێکی سیاسی
دەستوری یاساییە کە کەسێک دەبێتە ئەندام پەرلەمان لە ڕووی 65 بێدەنگبوون سرت بۆ لە قاندمەوەی هاوڕابی وایە ئەمە خراپەکانی لای ئەمە نوێنەرایەتیشی زۆر خراپە کە بەم جۆرە بێتن نابێتن نوێنەری کورد گرنگە تۆ چه حیزبی لە بەغدا ئەگەر 65 کەس یەکگرتو نەبن 5 میلیۆن کورد دەمانەوە یەکگرتو بێتن 5 کەسی هوشیار و زیرەک و نوێ کە خۆیان بە فەیلسوف دەزانن یەکگرتو نەبن خەڵکێکی هەژار کە لە جادەیە نانی نییە برسیە چاوەڕوانی ئەوان داکۆچی لە ئەمن و ئاسایشیان لە سنووریان لە نانیان بکە یەکگرتو نەبن دەمانێت 5 میلیۆن کورد بکەینە خاوەن فەلسفەیەکی گوتارێکی یەکگرتو تۆ 65 کەسی گوتارێکی یەکگرتو نییە ئەمە کارە ساتێکە تۆ بتەوێت لە هەرێمی کوردستان پەرتەوازایی هەبێت تۆ بتەوێت پەرلەمانی کوردستان دابخەی تۆ بتەوێت وەزیر بە قەراری سیاسی دەربکەی تۆ بتەوێت داهاتی ئەم وڵاتە حزبێک یان دو حزب دەستی بەسەردا بگرێ دەبێت چاوەڕێ ئەوەش بکەیت پەرلەمانتارانی کورد لە بەغدا ناتەبا و نایەگریز بن ئێمە ئەگەر دەمانێت لە بەغدا بۆ ئیستیقالت نەدا ئیستیقالت دەوەرەوە کوردستان برێن نەراتی تۆ ناکەم تۆ حزبێکی خراپی دەمەوێت پەیامەکەمان بگا کاغازی ئێمە لە بەغدا بووینە پەرلەمانتارین بتەوێنێتەوێ یەکدەنجی و تەبایی و یەکریزی ئێرە کاریگەری ڕاستەخۆی لەسەر عێراقەیە تۆ بتەوێ هەموو ئەو مافانەی حزبە سیاسەکان لێرە پێشێل بکەی و لە بەغدا حزبەکانی دیکە بکەینە پاشکۆی حزبێک ئەمە کارەساتە داوای حزبەکانی تر پاشکۆ بن سیاست لە هەرێمی کوردستان سیاست لە هەرێمی کوردستان ئەگەر تەمەشای بکەی ئەو جۆرە لە سیاستکردنە بووە کە حزبێکی سیاسی بەتەنها بۆ نمونە پارتی ویستویەتی ئیدارەی مەلەفی کورد لە بەغدا بدا لێوە بۆ ئەمەتان کرد ئەم پەیوەندیە بۆەوەی کاتی لە نێوان هەرێمی کوردستان بەس تەواویکەم ئەم پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق بەردەوام لەسەر بنەما و لەسەر مەزاجی شخصی حزبی بەڕێوە چووە ئەگەر ئێمە دەمانەوێت پێگەی ئێمە بەهێز بێت و یەک دەنجێک لە بەغدا دروست بێت دەبێ هەمومان چونکە ئەم حکوومەتە ئەم هەرێمە نەوزاد ڕاست دەکە چونکە حیزبەکەوی نەدەدەت سەڵاتە نەنانیە لە دەسەڵاتی هیچی کاغازیان لە دەسەڵاتین بەڵام بەو میکانیزمێک بۆ بەخراپی لە دەسەڵات قبول دەکەی کاک نەوزاد بۆ بە زەعیفی بۆ پاشکۆی قبول دەکەی قبولمان نەکردووە بۆ قبولمان نەکردووە ئەم قسەیە بۆ انتخابات مەکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە قبولمان نەکردووە تۆ بێ هەوڵاتێکی برسی چاوەشە بکەی زۆر خراپ تۆ نوێنەری کوردی بۆ قبول دەکەی نوێنەرایەتێکی خراپبی تۆ لە حکومەتی بۆ قبول دەکەی نوێنەرایەتیش خراپی حکومەت بی چێ دەستی گرتووی قبولمان نەکردووە ئەدیکا چیت کردووە بەڵام تەسلیمی ناکەین ئەم حکوومەتە حکوومەتی خەڵکە نابێ بە تەنها پارتی ئیدارەی بدا ڕازیش نابێت پارتی نابێت بە ئارەزووی خۆی چێ حەزی لێ لەم حکوومەتە بمێنێت و چێ حەزی نییە دەبێت تۆ بڕۆی ئەگەر هەڵبرانیەکی جوان ناکەی دەبێت تۆ بڕۆی کاکەڵۆ بێگومان من شتێک ملاحەزاتێک بەر ملاحەزات بچیمە بۆی ئەم حکوومەتە حکوومەتی خەڵکە کاغازی حکوومەتی پارتی نییە بە تەنها تۆ خۆت بە خەڵک دەزانی بۆ پێدوایە خەڵک تۆی چی لە سلێمانی کردووە کاکە ئێمە باسی هەڵبژاردن بەرەو بەغاکەی کاغازی کاک نەوزاد سوپاسان حزبەتی نییە مەی بەوە سەر حزبەتی بەڵێ کاکەڵۆ تکایە کاک نەوزاد ئەگەر بەرچاوم بکەوێ بە خێرایی جەنابی کاک دکتۆر بەرهەم لە یەکێک لە گوتارەکانی ئاماژەی بەوە داوە ئەڵێت هاوپەیمانی حزبێکی تەقلیدی دیکە نییە واشتێت دەبێت زوڵمی پاشەکەوتی موچە کۆتایی بێت پرسیارەکە ئەمەیە لە عێراقێک کە مەترسی ئەوە هەیە بەرەو زۆرینەی سیاسی هەنگاو بنێت مەترسی لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان هەیە ئەگەر هاوڕێیانی کامێرامانم هاوکاریم بکەن بۆی ئەم میوانە بەڕێزانەش بیبینن ئەمە بانگەشەی یەکێکە لە کاندیدا ژنەکانی ئافرەتەکانی عێراق ئەڵێ معەن للئەغلەبیە سیاسیە و ئەوترێت زۆر بە بەرنامە ئیشی لەسەر ئەکرێت کەواتە کورسەد کورسیشی هەبێت ئایا ئەتوانێت کاریگەری خۆی لەو گۆڕەپانە سیاسیە ئاڵۆز و پەرتەوازە و بێخاوەنەدا دابنێت بەڵێ دەتوانێت چۆن ئەرچی سەرشانی هاوڵاتیانی کوردستانە بە دەنجی خۆیان ئەو نەخشە سیاسەی کە لە هەرێمی کوردستان هەیە و دەچێتە بەغدا کە ڕنگدانەوەی لە بەغدا هەیە ئەو نەخشە سیاسێ بگۆڕن ئەو نەخشە سیاسی کێشەی چییە؟ ئەو نەخشە سیاسێکە گۆڕانی بەسەر هات بێگومان
ئەدای سیاسەتی کورد لە بەغدا گۆڕانی بەسەردایە بۆیە داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم چیتر بە تەقلیدی دەنگ نەدەنە حیزب تەقلیدیەکان بەڵکو دەنگ بدەنە هاوپەیمانی چونکە هاوپەیمانی بە نوێنەرایەتی و بە سەرکردایەتی جەنابی دکتۆر بەرهەم دەتوانێت لە کوردستان و لە بەغداش گۆڕانکاری ڕیشەیی دروست بکە. باشە سەبارەت بە وەرگرتنەوەی مافی هاوڵاتیان و ئەوەی ئەمڕۆ جەنابی کاک دکتۆر بەرهەم بە کوردستان 24شی ڕاگەیان لە دهۆک وتی لە ماوەی 4 ساڵە پاشەکەوتەکەتان بۆ گێڕینەوە. ئێمە لە هاوپەیمانیدا کاتێ جەنابی دکتۆر بەرهەم ئەو وتارەیدا پێش ئەوەی وتارەکە بدا ئێمە پێمان گوت وتمان ئەوە ئەرچێکی قورسە گرانە دانەوەی پاشەکەوتی هاوڵاتیان. وتی عەزیزانم من سەرۆشی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بووم دەزانم داهاتی ئەو وڵاتە چەندە نەک بەشی یەک تێکەڵەیە کاکەڵۆ بڵێ ئەمە هەڵبژاردننی هەرێمی کوردستان نییە هەڵبژاردننی هەرێمی کوردستان نیە بەغا بەڵام ئەگەر هاوپەیمانی بە توانایەکی زۆرەوە چووە بەغدا دەتوانێت ئەگەر کورسیتان لە بەغا زۆر بێت لە هەرێمی کوردستان چیەکەن ئەمەڵەیەکە نازانم ئەگەر لە بەغدا سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنێ ئەوە زەمینە سازی بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانیش سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنێ سەرکەوتنی بەدەستێنا بەتەمان لە هەڵبژاردننی موچەی هاوڵاتیان دەجێڕێتەوە بڵێ ینی کەواتە ئەمە بانگەشەیەکە لە ئێستاوە بۆ هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان زەمینە خۆشکردنە بڵێ سپاس دەکەم کاک چالاک کاگەڵۆڵێ دەنگ مەدەن بە حزبە تەقلیدیەکان دەنگ بدەن بە ئێمە چونکە ئەوان نەیانتوانی و مافەکانی ئێوە وەربگرنەوە ئێمە لەوێ مافەکانتان بۆ وەرەگرینەوە تۆ تا چەند هاوڕایت ئازادە کاکەڵۆ ئازادە لە دەربڕینی بیری بۆچوونی خۆی تاچی کورد پێم وایە ئێستا بای ئەوەندە وشیارە ڕاست و چەپی خۆی بناسێ باش حزبە باشەکان و حزبە خراپەکان بناسێ بە قەناعەتی من کورد دەنگدەری کورد بەس دەنگ نەدەنەوە یەکێتی پارتی چکە فەشەلیان هێنا لە ئیدارەکردنی وڵات لە نوێنەرایەتی کورد لە بەغدا لە سندنی مافەنەتەواییەکان لە سندنی شایستەداراییەکان لە ئیدارەکردنی وڵات دکتۆر یوسف زۆر ڕاستی گوت ئیدارەکردنی وڵات بە نەخوێندەوار ناکرێ باشە ئەوانە نەخوێندەوار بوون ئەوانە وڵاتیان خستە ژێر قەرزێکی 28 ملیار دۆلاری ئەوانە لە خلالی 24 سەعاتدا 150 خاچی کوردستان کە بە خوێنی زیاتر لە 2000 ڕۆڵەی ئەو وڵاتە شەهید بوو لە دەستیاندا ئێوە گەر ئاماژەیەکم پێ بدەی بۆ بینەریش بۆی بۆ میوانە بەڕێزەکانیش ڕوون بێتەوە لە عێراق چ پۆستێکتان هەیە ئێمە بڵێ ئێمە لە عێراق پۆستی باڵا کە هەمان بێت جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق وەزیریشتان هەیە وەزیریشمان هەیە بەڕێوەبەری گشتیتان هەیە بەڕێوەبەری گشتیشمان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە بەغداش لەسەر پشکی عێراق مەبەستم کاڵێم لە ناوخۆی هەرێمی کوردستان باڵێ هەمانە چیتان کردو ئەمە بە شانازیەوە ئەگەر بڕوانینە یەک بە یەک نمونە دەتوانم شانازی خۆمان باز بکەم جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق کە کاک ئارامی شێخ محەممەدا بڵێ کاتێککە مەسلەی کەرکووک هاتە ئاراوە یەکلاییکردنەوەی چارەنووسی مەسلەی کورد پاش 19 ئۆکتۆبەر ئەکسەریەتی کوتلەی پەرلەمانی هاتنە سەرەوە قەنەعاتە کە کەرکووک دەبێت لە پەرلەمانی عێراقەوە یەکلا بکرێتەوە ئارامی شێخ محەممەد ڤیتۆی بەکارهێنا لەوانەیە ئەو کاک نەوزادە لەوێ ئاگادار بێ ڤیتۆی بەکارهێنا گوتی نابێ چارەنووسی کەرکووک لە پەرلەمانی عێراق یەکلا بکرێتەوە چکە ئەکسەریەت دەیباتەوە عەرەب دەیباتەوە بەڵام ئەوە دەستوری دەستور یەکلاکراوەتەوە کە پەرلەمانی عێراق ناتوانێت بە پێچەوانەی ئەو دەستورەوە هیچ هەنگاوێک بنێت تکایە با تەواویکەم ئەوە پەرلەمانی عێراق بوو زاڵ ئینسانی سەرکەوتو شتی خۆی فەرز دەکا بەڵام گوتی دەبێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو مەسەلە یەکلای بکرێتەوە ئەوە یەکێک لە سەرکەوتنە نەتەوەیەکانی ئێمەیە کە لە حزوری نوێنەرەکانمان سەبارەت بە داخستنی فڕۆکەخانەکان چی سەبارەت بە بودجە چی سەبارەت بە موچە هەمووی هەوڵ و کۆشی هەموو هەمەلایە نەکراوە بۆ ئەوەی ئەو شتانە یەکلا بکرێنەوە بەڵام بەڵێ سپاس دەکەم من چرکش بەسەریا تێپەڕی نەوزات ئەڵێت دەنگ ئەدەن بە هەرکێ دەنگ مەدەن بە یەکێتی و پارتی چووکە فەشەلیانێناوە و ئەوانیش ئاماژەی بە پۆستەکانیاندا لە پەرلەمانی عێراق لە ناو حکوومەتی عێراقی لە ئەنجومەنی وەزیران
ئاماژەی بەو کارانەدا کە کردویانە. بانگەشەیەکی شارستانی نییە بڵێ دەنگ بە فلان مەدا، بەڵام بانگەشەی تەندروست ئەوەی بڵێ دەنگم پێ بدە. یعنی ڕەتکردنەوەی بەرامبەر ئەمە هەر لە ڕووی یاسایی شۆ ڕێپێدراو نییە. ئەڵێ چونکە ئێوە فەشەلتانێنەوە. هەموو ئەوە خەڵک بڕیار دەدا چێ فەشەلی هێنا و چێ فەشەلی نەهێناوە و لە چەند ڕۆژی ئایندە دەچینە سەر سندوقەکان دەنگدان و خەڵک تاقی دەکاتەوە چێ سەرکەوتو بۆ چێ سەرکەوتو نەبووە لە حکومڕانی و لە کارکردن. هەموو ئەو ئیش و کار و پرۆژانەی کە بەڕێز کاک دکتۆر بەرهەم لە سەردەمی حکومڕانی کردوێتی پرۆژە و بەرنامەی یەکێتی بووە. ئەجینا کاک بەرهەم بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان مریش کێشی پێ سەر نابڕدرێت بەبێ یەکێتی. بۆچی؟ لەبەر ئەوەی دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو حکوومەت بووە. دوای ئەوەی کە کاک بەرهەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەچێتە دەرەوە بیبینن بزانن تا ژانی ماوە دەبێتە سەرۆگۆزیرانی هەرێمیان جێگری سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان ئەگەر دەنگ نهێنێ ناتوانێت. ئەمە حقەتە. هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئامشمە بەستم ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان 18 کورسی هەبووە اینجا کاک بەرهەمی کردوتە سەرۆگۆزیران و جێگری سەرۆگۆزیران. من با ئەوەی تەواوکەم لەوەتەی خەڵک کاک بەرهەم دەناسێت کاک بەرهەمی لە مەسئولیت بینیوە لە پۆست بینیوە. کاک بەرهەم لە ژیانی بەس مەسئول بووە. جێگری جەنابی سەرۆک تاڵەبانی بووە خواحفیکات و جێگری سەرۆگۆزیرانی هەرێم بووە، جێگری سەرۆگۆزیرانی عێراق بووە، سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان بووە. لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەردەوام نوێنەرایەتی یەکێتی کردووە لە ئەمریکا، نوێنەرایەتی حکوومەتی کردووە لە ئەمریکا. یعنی ڕۆژێک لە ڕۆژان بێ مەسئولیت و بێ پۆست ئەم پیاوە نەبیندراوە کەواتە بەرپرسیارە دەمەوێت پێی بڵێم دەمەوێت بە هەڵۆ بڵێم بەرپرسیارە لە هەموو ئەو وەزعانێک کە لە هەرێمی کوردستان هەبووە بەرپرسیارە. منیش بەرپرسیارم، تۆش بەرپرسیاری یەکێتی پارتی گۆڕان هەممان بەرپرسیارین. خەڵک تاقی دەکاتەوە چێ بە حزبی تەقلیدی و شێبن لەناو پەرلەمانی عێراق کاک یارگار هەموو ئەو قسانەی دەکرێت لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی یەک قسەی تازێ ئەگەر تێدا بوو جیاواز لەو قسانەی کە لە ڕابردوو کراوە من دەڵێم قسەکە تەواوە. باشە پەرلەمانی عێراق سەبارەت بەوەی کە داواکە دەنگ بە ئێوە پارتی نەدرێت. هەموو ئەو قسانەی کاک بەرهەم دەیکا لیستی هاوپەیمانی دەیکا بەرهەموو بەرماوەی یەکێتی و پارتی و گۆڕانە. چرکەی وەڵامی تەوا بۆ کاک نەوزاد لە 20 چرکەی وەڵامی ئەوم بیتەوە بزوتنەوەی گۆڕان ئەڵێ ئێمە لە ناو پەرلەمان لە ناو حکوومەت بە ئەرکی خۆمان بە زیادەوە هەڵساوین تەنانەت گەر پێویستی کرد بێت ڤیتۆشمان بەکارێناوە بە شێوەیەکی گشتی ئەمەیان کردووە بە شێوەیەکی گشتی ئێمە شتمان کردووە بەڵام من نایم لێرە شتەکان ڕیسکەم. ئێمە بە شێوەیەکی گشتی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بەهۆی ئەو بارودۆخە سیاسیە خراپەی لە هەرێمی کوردستانە بووە کەم تەرخەم بووینە. ئەگەر ڕاست دەکەین و کوردایەتێکی ڕاستەقینە و تەندروست دەکەین دەبێت ئێستا بڕیار بدەین بە تەبایی و یەکدەنجی و یەکڕزی بچینەوە پەرلەمانی عێراق لەوێدا کۆچی سەرسەخت و ڕاستەقینە لە خەڵک بکەین. کاک غازی کاک چالاک لە قسەکانی ئاماژەی بەوەدا وتی دەنگ مەدەن بە یەکێتی و پارتی چکەوان فەشەلیان هێناوە کەواتە مادام ئێوە فەشەلتان هێناوە بەنیازن لە بەغا چی بکەن بۆ چنەوە بەغا. کاک چالاک بە هەموو دنیابینی خۆی پێوایە دژی تاگڕەوی قسە دەکە بەس قسەکەی خۆی زۆر زۆر تاگڕەویانەیە. کۆمەڵێک ئیتیهامی گوت کاک چالاک لەسەر پارتی بەتایبەتی کاک نەوزاد لێرەیە خۆی دەبی وەڵامی ئەم دوو بەڕێزە بداتەوە کە هەردووچان لە ناو یەکێتی دەرچوون ئێستا دانوێت دژی یەکێتی قسە بکەن. کانیە گاوتان لێ خواردەوە بەردی تێفڕێمەدە بەلایکەمەوە شەریک بوون لە گەریان باشە تۆ جوابی کاک نەوزاد دەوە با منیش جوابی خۆم دەمەوە. ئەگەر حیزبێک هەر خرد لە ژوورێکی تاریک دانیشێ خەریکی موامەرە بێ فعلەن قسەی بۆ لەسەر بکەین. پارتی حیزبی مەسئولە حیزبی دەسەڵاتە بە ڕوون و بە ئاشکرایی دەڵێ ئیشی کردووە هەڵەش دەکات بەرپرسیارە لە باشەکانی خۆی بەرپرسیارە لە هەڕەی خۆشی بەڵام هیچ کاتێک گومانی لە خۆی نییە پارتی ئیشی کردووە زۆر بەسیقە و بە متمانە و ئێستاژ لە هەر بژارنی زۆر بەسیقە و لە ئایندە زۆر بەسیقە و بە متمانەیەکی پتەوە ئیش دەکات. بەڵام کە تۆ دەی بۆ ئینتیخابات حیزب دروست دەکەی تۆ فاشیلی. کێ بۆ ئینتیخابات حیزب دروست دەکات؟ کاک هاوپەیمانی کە هاتووە باسی ئەوە دەکە ئێمە حیزبێکی جیان لە حیزبەکانی تر تۆ هیچ شتێکت جیانی لە حیزبەکانی تر هاوپەیمانی تۆ حیزبی ئینتیخاباتی برای من
تۆ قسەی جوان کە خۆ جوونم پێ نەداوی هاوپەیمانی لایەن قەوارەیەکی سیاسی انتخابات قسەیەکی سیاسی بۆ انتخابات دروست بوون دەنا دکتۆر بەرهەم لە هەموو ئەو ڕخنانەی کە باسی دەکەی لە هەموو ئەوانە بەرپرسیارە لە هەموو کەس زیاتر بۆ فەرموو کاکەڵۆ دەبایە خۆی ڕخنە لە خۆ بگری پێشەوەی ڕخنە لە خەرک بگری فەرموو وەڵام من بە چەند وتەیەک وەڵامی کە هەردوو ئەو بەڕێزانە دەدەمەوە جەنابی دکتۆر بەرهەم لە هەرێمی کوردستان دوای جەنابی مامجەلال و کاکنێوشیروان کاریگەرترین کاراکتەری سیاسی بووە و سەرکەوتووترین سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بووە لە مێژووی 20 چەند ساڵەی حکومڕانی کورد قبوڵی تت قبولت نییە کەیفی خۆیت هاوڵاتیان ئەویان قبوڵە چونکە دکتۆر بەرهەم هاوڵاتیانەوە قساکەی چونکە دکتۆر بەرهەم توانی خزمەتی هاوڵاتیان بکە چونکە دکتۆر بەرهەم توانی خانوو بۆ هاوڵاتیان دروست بکە قەرزیان پێدا بێ کاندیدەکانم بێن پارەی خەڵکی بۆ خەڵک سەرفکرد بۆ ژاردننی عێراقا بەڵێ بۆ عێراق چیەکە بۆ عێراق ئاخر ئەگەر ئەتوو لە کوردستان نەتوانی خزمەتی خەڵکەی بۆ عێراق دەرناچی دکتۆر بەرهەم خزمەتی خەڵکی کوردستانی کردووە بۆیە ئومێدی هەیە بۆ پەرلەمانی عێراق کاندیدەکانی سەرۆکوەزیرانی عێراق بووە وەزیری پلاندانان بووە لە عێراق کاک دکتۆر بەردەوام کارکتەرێکی بەهێز و کاریگەر بووە لەناو پرۆسی سیاسی عێراق بۆچی ئێمە نەیتوانی و مادەی 140 جێبەجێ دکتۆر بەرهەم یەکێکە لەو کارکتەرانەی کە جەنابی مالشی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو پارەی مادەیەکە لە بەرنامەکانمەوتی ژوورەکان لەگەڵ مالیکیە دراوسێ پارەی مادەی 100 میلیۆن بوو بڕی دووشەممە بوو جەنابی دکتۆر بەرهەم سێشەممە گەیشتە بەغدا و پارەکەی پێگێڕایەوە دکتۆر بەرهەم ئەو کارکتەرێ ئەی مادەی 140 شتی بۆ مادەی 140 پارەکەی مادەی 140 بڕی ئەو چوو گێڕایەوە زۆربەی پەرلەمانتارە شیعەکانی عێراق سونەکانی عێراق ئەڵێن مادەی 140 مادەیەکی مەیت و مردووە بۆ خۆیان چی ئەڵێن با بڵێن بەڵام مادەیەکی دەستوریە چۆن جێبەجێیەکەنەوە بچنە پەرلەمان ئێمە بچینە پەرلەمانی بەغدا بە قەناعەتهێنان بە براکانەوەن بە سونە و شیعە هەوڵ ئەدەین مادەی 140 بودجەی بۆ دیاری بکرێ و جێبەجێ بکرێ باشە سوپاس دەکەم چی سەبارەت بەوەی ئەڵێت بەبێ یەکێتی کاک دکتۆر بەرهەم مریشکێکی پێسەر نابڕێت وەڵا ئەمە ڕێزم هەیە بۆ کاک نەوزاد بەڵام دکتۆر بەرهەم لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوش ئەیسەلمێنێ کە دڵسۆزی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و زۆر ئەوەی بە ئەو ئەکرێ بەکەم سیاسی ئەکرێ لە کوردستان سپاس دەکەم کاک چالاک ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان جەناب دۆکو کاندیدێکی بزوتنەوەی گۆڕان ئەگەر بچیتە پەرلەمانی عێراق کار بۆ ئەوەکەن سەبارەت بە سەرچاوە سروشتیەکان سەبارەت بە نەوت و گاز کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئیدارە بدرێت ئەو بەشەی هەرێمی کوردستان ئەوی لە ناو خاکی باشووری کوردستانە ببوورە من حەز ناکەم دایرێکت وەڵامی و پرسیار بدەم بەڵام من کابرایەکی ئەندازیارم لە بەغدا ژیاوم لە کوردستان پێشمەرگاتیم کردووە لەگەڵ خوێنم تێکەڵی خاک بووە حەز دەکەم خزمەتی میلەتەکەی خۆم بکەم وەکو ئەندازیارێک حەز دەکەم ئەو پرۆژە استراتیژیانەی لە کوردستان کە دەبێتە هۆکاری ئەوەی بوژانەوەی ژێرخانی ئابووری پیشەزازی بازرگانی کوشت و کاڵی ئەو وڵاتە من گرنگی پێ بدەم ئەرچی پێشینەی من نوێکردنەوەی پرۆژەی سەدی بێخمەیە بە تایبەتی بۆ پارێزگای هەولێر لە دروستکردن و تەواوکردنی سەدی بێخمە سەبارەت بە مەلەفی نەوت وەڵامی پرسیارەکەی من بڵێ پێتان باشە حکوومەتی عێراقی ئیداری بدات و بیفرۆشێت و کڕین و فرۆشی پێوە بکات و حەقی کوردستان بدات یان چی چۆن بێت ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرەتاوە سەبارەت بە مەلەفی نەوتی کوردستان لەو باوەڕدا بووینە ئێمە پێویستمان بە ژێرخانێکی سیستەمی ڕێکوپێکی نەوتی هەیە کارکردن بۆ ئەوە پێش پێت دەستوری عێراق ئەم مافەی بۆ کورد جێبەجێ کرد بێت بەڵێ پێت وایە دەستوری عێراق ئەم مافەی بۆ کورد یەکلا کرد بێتە بۆ سەبارەت بە سەرچاوە سروشتیەکان نا من گومانم هەیە کە عێراق جێبەجێ کردی بەڵام حەز دەکەم ئەوە بە نمونەیەک بێنمەوە برادێکم هەیە لە سەرۆکایەتی هەرێم پارێزەرە باش ڕۆژێکیان کاک فواد حوسێن بانجی دەکا بڵێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بانجی دەکات دەڵێ حەز دەکەم خڕوقاتەکانی زۆر بە کورتی خڕوقاتەکانی بەغدام بۆ بژمێرن و بۆم بێنن ئەویش دەچێت خڕوقاتەکانی بەغدا هەموو دێنێ نازانم ژمارەیان چ لە 50 شتێکی وایە کە بۆی دەبات دەڵێ دەست خۆش دەڵێ ئەی جەنابی بەڕێز کاک فواد حوسێن ئەی خڕوقاتەکانی ئێمە چ لێ بکەین بەرامبەر بەغدا ڕووبکە کامێراکە پێم بڵێ بۆچی دەنگت پێ بدا دەنگدەر بۆ ئەوەی بتوانم پارێزەری سەرسەختی مافەکانی میلەتی خۆم بم لە مەسەلەی یاسایی
چوارچێوەی دەستوردا. بۆچی دەنگت پێ بدەن؟ دەنگمان پێ بدە بۆ ئەوەی وەک یاساناسێک لە پەرلەمانی داهاتووی عێراق بە هێزی یاسا بەرگری لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان. بۆچی دەنگت پێ بدەن؟ تەنیا بۆ ئەوی سیقم پێ بکەن. کاک نەوزاد بۆچی دەنگت پێ بدەن؟ بۆ ئەوەی وەک هەمیشە بەرگری لە مافەکانیان بکەم بە شێوازێکی جەریئانە و ڕخنەگرێکی بوێر و سەرسەخت. کاک نەوزاد ڕەسوڵ کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستان لە پارێزگای هەولێر، کاک غازی سەید حەسەن کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر، کاک حسێن حەسەن ناسراوە بە کاک هەڵۆ حەسەن کاندیدی یاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر، کاک چالاکی مۆهەندیس کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر. سوپاس بۆ کاتەی بە ئێمە و بەبینەرانتان بەخشی بەو هیوایەی قسە و پاسا و گفتوگۆ و بەڵێن و بەرنامەکانتان بتوانێت دەنگدەر ڕازی بکات کە دەنگتان پێ بدات. بەڵێ بینەرانی ئەزیز ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن، ڕێزی یادگار فایق قبول بکەن تا باسی هەڵبژاردنێکی دیکە پشتیوان بەخوا لە ڕانیەی ڕاپەڕینەوە سبەی شەو ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.